گرنگترین ئەو ڕووداوە مێژوویانەی کە ناتوانێت لەبیر بکرێن بە تایبەتی بۆ عاشقانی چامپیۆنز لیگ یاری کۆتاییەکەی شەوی ئیستانبول. یاری کۆتایی چامپیۆنز لیگ کە لە ساڵی 2005 لە شاری ئیستانبولی تورکیا ئەنجامدرا بە باشترین و سەرسوڕهێنەترین یاری تا ئێستادا دەنرێت کە لیڤەرپول بەرامبەر میلان ئەنجامیدا کاتێک دوای ئەوەی 3 گۆڵ لە دواوە بوون، بەڵام لە ماوەی 9 خولەکدا یاریەکەیان یەکسان کردەوە پاشان بەلێدانی گراکەرەوە نازناوەکەیان بەدەست هێنا. ڕیمۆنتاداکەی بارسلۆنا و پاریس سان ژێرمان لە یاری گەڕانەوەی قۆناغی چارەکی کۆتاییدا لە ساڵی 2017 لە یاریگەی کامپنەوە بەڕێوە چوو لە کاتێکدا لە یاری چوون بە 4 گۆڵ دۆڕا، پاشان لە یاری گەڕانەوە بە 6 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یاریەکەی بردەوە. گۆڵەکەی زێدان زەینەدین زێدان ئەستێرەی پێشوویانی ڕیال مەدریدی ئیسپانی توانی ناوی خۆی بە پیتی زێڕین لە مێژووی چامپیۆنز لیگدا بنووسێتەوە دوای ئەوەی لە یاری کۆتاییدا یەکێک لە جوانترین گۆڵەکانی تۆمار کرد بەرامبەر لیڤەرکوزن لە یاری کۆتایی ساڵی 2002 کە وای کرد هەمووان لە ڕیزی باشترینەکانی مێژووی چامپیۆنز لیگدا ناوی بهێنن. ئابڕوچوونەکەی بەرشلۆنا هاندرانی بەرشلۆنا بە تایبەتی ئەو دۆڕانە لە بیر ناکەن کە یانەکەیان بەرامبەر بایر مونیخ لە قۆناغی چارەکی کۆتایی پاڵەوانێتەکەدا تووشی بوون، چونکە یان ئەڵمانیەکە 8 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە یانە کەتەلۆنەکەی بردەوە لە کاتێکدا ئەفسانەی یانەکە ئامادە بوو کە ئەویش لیۆنەل مێسیە کە ڕەسەتی کۆتایی هایسل. ئەو ڕووداوانەی لە یاریگەی هایسل لە برۆکسلی پایتەختی بەلجیکا یاری کۆتایی ساڵی 1985 ڕوویاندا هەتا ئێستاش توند و تیشترین ڕووداون لە مێژووی پێشبڕکێکەدا، چونکە نزیکەی 39 هاندەر بۆی ئاژاوە گێڕەکانی هاندەرانی ئینگلیزیەوە گیانیان لەدەستدا کە پشتگیریان لە لیڤەرپۆل کردو دوای ئەوەی بربەستی جاکردنەوەی هاندەرانی یوڤانتوس و لیڤەرپۆل شکێندرا. ئەم ڕووداوە پڕ ئازارە بووە هۆی ئەوەی یەکێتی ئەوروپا بڕیاری قەدەغەکردنی یانە ئینگلیزیەکان لە پاڵەوانێتیەکانی ئەوروپا بۆ ماوەی 5 ساڵ بدات، لەگەڵ ساڵێکی زیادە لەسەر لیڤەرپۆل سەپاند